بیان نێرن با فێربوون بە تایبەت مناڵتان فێری خوێندن و نووسینی کوردی بکەن. ئەرکی دینی و نیشتمانیە و عەیبێکی گەورەز مناڵی کورد نەزانێ بە کوردی بنووسێ و بە کوردی بخوێنێتەوە. ئەوە هەموو موەسسەی زوانی کوردی، ئەوە هەموو مامۆسا کە ئەتوانن زوانی کوردی فێری مناڵەکانتان بکەن. بیان نێرن کەلتور و نەریت و فەرهەنگی کوردەواری حیفزکردنی وەکو چۆن واجبە تۆ عیبادەت بکەی بۆ خوا واجبە ئەو نەریتی کوردەواری و ئەو زوانی کوردی چە حیفز بکەیت. واللهی وەکو ئەو نوێژی هێنیە وەکو ئەو نوێژی جومعە واجبە لەسەر شانمان مناڵمان فێر بکەیت. ئەها لە قەواعیدی بین الملەلیە هەز لە سازمانگەلی بین الملەلیە هەز هەر مناڵێک نەتوانێ بە زوانی دایکی خۆی بنووسێ و بخوێنێ بێسەوادە. ئەگەر دکتوری کوێ، ئەگەر مامۆسای ئاینی کوێ، ئەگەر معلمی مەکتەبی کوێ. نەبێژە ئەس کوردم ئەمە ئەس کوردی نزانم. ئەف کێماسەیەشتەرە کوردی باخبە، کوردی بنویسە، کوردی بخوێنە، کوردی بفکرە، کوردی عاشق ببە. تە زمانش کوردی کورمانجی خوۆشتر نینە. شخوارە بگرە، شخوارە بفکرە. بەلێ دبێژن تو زمانە نەیارە شخوارە بکی کراس سبێ دبمێنی تازوو پێخاس.